سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تر بە ئێوەی عەزیز شادەبمەوە. لەم بەرنامەی ئەمڕۆماندا من وێنەیەکی زۆر جوانم بۆ ئامادە کردوون کە بۆتان بکێشم. وەک هەمومان ئەزانین و پێم وتن سەرەتا بۆی کە وێنەی بکێشین پێویستمان بە کاغەز ئەبێت لەگەڵ چەند پێنووسێکی ڕەنگاوڕەنگ. ئەمڕۆ من وێنەی مریشکێکم بۆ ئامادە کردوون کە بۆتان دروستکەم کە بە شێوەیەکی زۆر ئاسان نەتوانن بە بەکارهێنانی دەستان دروستی بکەن. لەگەڵ مابن با بزانین چۆن ئەیکێشین. سەرەتا ماجیکێکی ڕەنگی ڕەش ئەهێنین بۆ دروستکردنی وێنەکەمان. دەستان بەم شێوەیە لە ناوەڕاستی پەڕەکەتاندا ئەنێن. هێڵەکان بە چواردەوری دەستانە ئەکێشن بەم شێوەیە کە من ئەیکێشم. بەم شێوەیە کۆتایی دەستمان داخینەوە. لێرەوە قاچی مریشکەکەمان دروستە بێ. لێرەوە دەنووکی بۆ دروستەکەین لەگەڵ چاوی. دواتر بە ڕەنگی سوور دەنووکی مریشکەکەمان ڕەنگی سوورەکەین. هەروەها لێرەوە مناڵە عەزیزەکان بەم شێوەیە وێنەی ئەمڕۆمان کۆتایی هاو. هیوادارم سووتان لێ بینی بێ. جابزانم کێ زیرەکانە لەگەڵ منا وێنەکەی دووبارە کردووەتەوە. بەم شێوەیە بڕگەی یەکەمان کۆتایی هاو. لەگەڵ مابن بۆ بڕگەی دووەممان کە کاری دەستیە. دووبارە سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان. هاتمەوەلاتان لە بڕگەی دووەمی بەرنامەکەمان. بڕگەی دووەممان کاری دەستیە. من بۆ ئەمڕۆ بە پەتاتە و گڵۆبە ڕۆژە ئەزانن چیتان بۆ دروستەکەم؟ ژیشکێکی زۆر جوانتان بۆ دروستەکەم کە پێویستیمان بەم کەرەستانە بێ. پەتاتەیەک لەگەڵ چەند دانە گڵۆبە ڕۆژەیەک لەگەڵ ئەم حەپە بەتاڵانە کە چاوی پێ دروستەکەین بەم شێوەیە بە بەکارهێنانی ئەم تیپە. چاوێک دروستەکەین بە حەپ و بە تیپ. ئێستا پێتانەڵم چۆن دروستیەکەین. چی ئەکەین؟ سەرەتا پەتاتەکەمان ئەهێنین. ئەم گڵۆ بە ڕۆژانە دانە دانە بەم شێوەیە لە پەتاتەکە چەقێنین.
ئاواهی هەمووی بەتەنیشت یەکەوە.
ئازیزەکان بەم شێوەیە کاری دەستی ئەم ڕۆژمان کۆتایی هاو وەکزانیمان بە بەکارهێنانی پەتاتە لەگەڵ گڵۆ بە ڕۆژە لەگەڵ چاوەکانی کە بە حەب دروستمان کرد توانیمان ژیشکێکی زۆر جوان دروستکەین. جا هیوادارم ئێوەش بتوانن دروستیکەنەوە لەگەڵما. بەم شێوەیە بەرنامەی ئەم ڕۆژمان کۆتایی هاو تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.